ئەوش دەگریا بەس لە تەلەفۆن لایەکی بچووکمەوت بۆ دی بەرپرسەکان جوابیان نەدایەوە. سڵاو دەبێت سڵاو. باشی ماندوو نەبی سپاس لەگەڵ کاکەڵدێر بەرنامە چۆن ڕۆشت؟ زۆر بەباشی. جارە پێم بڵێ برتەوە دۆڕاندە وڵا دۆڕە چ یاریەکتان کرد؟ فیفا فیفا من یاری زانکردن ناکەم. ئەو هەموو ڕۆژێک کەسێک دێنێ لە بەرنامەکە یاری دەکات تەبان بەقوت دەبێت. بڵێ ئەگەر ئازای وەرە ڕوبەڕوو یاری بکەین نا برایەکی بچووکمەوت بۆ دی شەکە بە عیلەی باش کاک شێرکۆ هەمومان نەزانین ئەمڕۆ وەکو یەکێک لە یاریزانە ناودار و باشەکانی کوردستان لێرەیت. ئەگەر ئەمڕۆ وەکو یاریزان لێرە نەبوویتە هەستە کرد وەکو چ شتێک هەستە کرد چی بوویتە کێ بوویتە لێرە؟ ئەمن جگە لە یاریزان وێنە کێش بووە. هیچ وێنە شتێکێکی یار حەز ناوەڵا بەس حەزم لێ و زۆر سەیرەوانە دەکەم کە وێنە دەکێشت. هەوڵت نایەوە بەشداری دەوڵەت پێشتر مناڵ بووم تۆزێک بەڵام ئیتر دەمزانی تۆپێنەکەم زیاتر خۆشت. باش کاتێک کە یانەی هەولێرە بەجێهێشت ڤیدیۆیەکی باوکت زۆر دەنگدانەوەی هەبوو بەڵام بەدەر لە باوکت دایکت کاردانەوەی چی بوو؟ ئەوش دەگریا بەس لە تەلەفۆن ئەو پیشان نایە؟ تەمان وتەکیت بەڵام ئەش دڵی زۆر سەغڵەت بوو بۆی کە هەولێرم جێشت. باش پرسیارێک هەیە لای زۆرێک لە خەڵکان شێرکۆ کەریم ئەو مارسیدسەی کە ئێستا پێیەتی بە دیاری لە شەریکەی مارسیدس وەری گرتووە؟ نەخێر خۆم کڕیم. بەڵام لە وڵاتانیش ئەوە هەیە کە شەریکەیەک سپۆنسەری یاریزانێک کەسێک ئەوە ڕاستە ئەوان من هاوکاریانم کرد بۆ سپۆنسەر وەکو یاریزانێک بەڵام ئەمن کڕیم ئەوان ئەو کەسایەتیانە هەڵدەبژێرن کە وەکو لە ئایلی مارسیدس ناوی دادنێن بۆیە تەنها هەرەوە بوو بەڵام خۆ مارسەکەم کڕێن. باش هەر لەسەر بەڵام زۆر هاوکاریان کردم. باش هەر لەسەر و بابەتە بۆ ئۆتۆمبیلەکەت فرۆشت کام ئەو ئۆتۆمبیلێکی تر بوو. بەڵێ ئەوەی بوو یانی هەولێر بەڵێ طبعاً ئەو یاریزانە زۆر یانی هەولێری سەپڵەت کردبوو لە شەوێکە طبعاً پەیوەندیم پێوەکرام لە دەستەی کارژێڕی و هەم لە وتیان ئەتوو قسەی لەگەڵ کە بۆی قەناعەت بێنێ طبعاً منش پەیوەندیم پێوە دەکرد ئەو یاریزانە تکتی بڕی بوو دەڕۆشتەوە. ئەمەش زۆر محاولەم لەگەڵی کرد چوومە لای هەر ئیسفادەی نەبووتی بەیانیەکە پارەکەم نەدەنێ ئەمن تکتەکەم بڕیوە و خوا حافیز دەڕۆم. ئەمنش پێکانم هەبوو یاریزانمان نەقز بوو هەستم کرد وتم چۆن بتوانم و یاریزانە بێلمەوە تەلەفۆنم لۆ هەندێک کەس کرد بەرپرسەکان جوابیان نەدایەوە بەڵام وەختەکەی درەنگ بۆ ڕاستی لۆ سبەینەکەی ئەمن چوومە مارە سارێکمە بوو تەبان ئەوە بەس بڵێن دەچوومە تەمرین و پێداهاتمەوە ئیتر یەکسە فرۆشتم پارەکەم لە مەعرەزەوە نادامە دەست محاسبەکەوە پێشم و دەو کاتەوتم با کەس نەزانێ بەڵام ڕێز نادێکە باسی کرد. باش ئەوەندە هەولێرت خۆشەوێت ئەوەندە قوربانیت بۆ هەولێر داوە پرسیارەکە ڕێک بە دروستی بەم شێوەیە گرێبەستی زاخۆ زیاتر بوو لە هەولێرت بەجێهێشت؟ نا لەسەر گرێبەست نەبوو خۆ هەموو ساڵێک گرێبەستەکان هەمووی زیاترە لەلایەنی هەولێر پاریش بڵێم پار گرێبەستی پارم لەگەڵ ئەو گرێبەستەی بۆم هاتەبوو کە خۆم لایەنەیە تقریباً 250 ملیۆن بۆ 300 ملیۆن فەرق بوو لەگەڵ یانی هەولێر یعنی فەرقەکەی ئەوەندە بوو ئەم ساڵ هەمان شێوە بوو. باش دەستەی کارگەڕی یانی نوێی هەولێر هەڵبژێراوە چیت هەیە بۆیان؟ وای سەرکەوتنیان بۆ دەخوازم کەسانێکن خەڵکی ئەو شارن ئینشاءالله خوای گەورە مۆفەقیان دەکات هەرچیشیان بێ من لە خزمەتی ئەوەندە. باش چیت هەیە بۆ کەرکووک؟ حیاتەکەم هەرەوەندە؟ باش ئەکرێ پەیامی کۆتاییتمان بە بادینی بۆ بڵێ؟ بە قورئان نازانم. ئەی لەوێ چیەکەی؟ وەکو محتەریفەکان نانا ئینشاءالله تۆزێک تێدەگەم بەڵام قسەکردن قسە ناکەم هەر تێبگی جارە باش وردە یەواش من هیچم نەماوە گەر تۆ شتێک دەبێت لە کۆتایی هیچم نییە دەستان خۆش بێ زۆر مرتاح بووم ئەمڕۆ بەڕاستی هەموو شتەکان بە جوانی ڕۆشت
وإن شاء الله خوای گەورە سەرکەوتتان دەکات. ئینشاءالله زۆر زۆر سپاس سپاس بۆ مادەمان ئێوەش. کردی دەست